گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەم. دکتۆر ڕەعەت هاشم شرۆڤەکاری سیاسی لە عەمانەوە لەگەڵم دەبێت. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. دەمەوێت سەرەتا بپرسم لە ڕێگەی ئەم هێرشەوە ئیسرائیل چ پەیامێکی دا بە نەیارەکانی؟ بەڵێ سەلاو لە ئێوە بینەرانی کوردستان 24 ڕاستیەکەی بابەتەکە ڕوونە کە ئەمە پەیامێکی زۆر توندە و لە هەمان کاتدا پەیامێکی مەترسیدارە لە ڕووی تەکنیکیەوە. ڕەنگە مەجاری یەکەمە شتێکی وا ڕوو بدات. کەمێک پێش ئێستا نەسڕوڵڵا بە خۆی دانی بەم شتەدا ناگوتی ئەمە گورزێکی زۆر کوشندەیە بۆ سەر لایەنگرانی حەزبوڵڵا. ئەم جۆرە هێرشانەش هێرشێکی پێشدەستین لەلایەن ئیسرائیلەوە، چونکە بەواتای وشە بەرەی مقاومە بەهۆی ئەم هێرشەوە تازی گرتووە و ئەو جۆرە بێباکەی کە دەریشی دەخەن بەڕاستی ڕاست نییە، چونکە هێرشەکە هێرشێکی گەورەیە و هێرشەکە گورزێکی زۆر کوشندە بوو بۆ یەکێک لە بەرەکانی مقاومە. هێرشەکە بۆتە هۆکاری ئەوەی کە ئەو لایەنە شۆک بێت لە بەرامبەر ئەو هێرشە سامناکە، هەرچەندە ئەوان هەوڵ بدەن بە بچووک دەری بخەن و لی کەم بکەنەوە وەکو هێرشێکی ئاسایی نیشانی بدەن، بەڵام ناتوان ئەو کارە بکەن، چونکە ئەم هێرشە زەبرێکی گەورە بوو بۆ ئەوان. ئەمە ڕاستی بابەتەکەیە و کاتێکیش ئەوان لەگەڵ ئەو شەپۆلەدا هەوڵی دروستکردنی کارلێکێک دەدەن بۆ ئەوەی کە با بڵێن خۆیان لە بابەتی دیکەوە تێوە بگرێن، یان ڕاستتر برین خۆیان لە بابەتی لە خۆیان گەورەتر تێوە بگرێنن. ئەمە بەرهەمەکەی دەبێت. شتی لەم جۆرە ڕوودەدات، چونکە ئەم جۆرە شتانە هەرگیز چاوەڕوان کراو نیت. ئەوان بەو کارەی کە خۆیان تێوە گلاندووە لە ڕێنمایەکانی ئێران دەبێت چاوەڕێ بکەن کە شتێکی زۆر گەورەیان بەرامبەر بکرێت لە شێوازی مامەڵەی ئاسایی، هێرشی سیبرانی، تەواوی بەرەکانی جەنگ لە بەرامبەر ئەم ململانەیەدا کراونەتەوە. هیچ سنوورێک نییە، چونکە ئەوان ڕوبڕبوونەوەیان هەڵبژاردووە. دکتۆر، لە دوای کوشتنی ئیسماعیل هەنیە لە سەر خاکی ئێران و هەروەها ئەم هێرشە ئەلکترۆنیە بەرفراوانە 2 ڕۆژ لە سەریەک، چاوەڕێی چ پێشهاتێک دەکرێت؟ ئەوەی کە چاوەڕێ دەکرێت دوای ئەوەی کە بینیمان ئەوەیە کە پرۆسەی پەرەسەندن بەرەوپێشەوە دەچێت. من ئەوە ناڵێم کە ئیسرائیل پرسی هێرشی تەکنەلۆژی و تەکنیکی ئاسان کردووە، هەرچەندە بە زۆرێک لە جۆرەکان ئەم کارەی کردووە، بەڵام ئەوەی کە پێشبینی دەکرێت وەکو زۆرێک لە دیاردەکان و چاودێری و تێچوونەکان پێمان دەڵێن ئەوەیە کە ڕەنگە بوارێک هەبێت یاخود بارودۆخێک هەبێت، ئەو بارودۆخە ڕێگە خۆشکەر بێت بۆ ئەوەی کە سنووری لوبنان ببەزێنرێت و بۆ ئەوەی ئیسرائیل لە نێو لوبنان ڕوبەڕووی حەزبوڵڵا بێتەوە. هەموو تەنها سنووری لوبنانە دکتۆریان وەکۆی کە عێراق ئێستا کەوتۆتە حاڵەتی ئامادە باشیەوە بەرەی مەقاومەی ئیسلامی لە عێراقیش هەن. ئایا تەنیا سنووری لوبنان دەبەزێنێت یاخود چاوەڕێ دەکرێم هێرشە لە عێراقیش دووبارە بێتەوە؟ بابەتەکە بەم شێوەیە. ئەمان وایان بەسەر دۆخەکەدا سەپاندووە کە مەیدانێکی یەکگرتوو دروست بکەن. هەموو لایەک لەبارەی گۆڕەپانە یەکگرتوەکان بیستویانە، لێدوانەکانیان باس لە گۆڕەپانی یەکگرتووی جەنگ دەکەن، هەڵوێستەکانیان بە هەمان شێوە. حەزبوڵڵا دوێنێ حەزبوڵڵای عێراقی و بزوتنەوەی نوجەبا بابەتێکیان پێشنیاز کرد، وتیان با ئێمە پێشنیازی با بڵێن هاوکاری بکەین، نەک ئەوەی کە حکوومەتی عێراقی هاوکاری پزیشکی و
مرۆیی بنێرێت بەڵکو گوتیان با ئێمە هاوکاری حەزبەڵڵا بکەین لەوەی کە ئیسرائیل بە ئامانج بکەین وەکو چۆن حوسیەکان یارمەتی ئەوان دەدەن ئەمانش بە هەمان شێوە ئەو هەڵوێستانە یەک بخەنەوە لەسەر شوێنێکی دیکەی فەڵەستین. ئێستا ئەمانە ناتوانن لە بەرامبەر ئەم هێرشە سایبەریانە بوەستنەوە. سەرانی حەزبەڵڵا ناتوانن هەڵوێستەکانیان حەزبەڵڵا نوجەبا میلیشیا عێراقیەکان هەمان هەڵوێستە هەمیشە یەک قسە دووبارە دەکەنەوە ئێمە پشتیوانی بەرەی لوبنان و بەرەی حەسەن نەسڕڵڵاین. زۆر باشە بانگە شەیە باشە وێنە گەورەکە ئەوە نییە کە ئیسرائیل بە هەر هۆکارێک بیاخود بەم شێوازانە ئەمە میکانیزمی ئەوە بۆ ڕاکێشانی ئێران بۆ ناو ئەو جەنگە. ئەگەر بێت و ئێران ڕوبەڕووبوونەوە هەڵبژێردێت هەرچەندە هەڕەشەی کردووە پێش کوژرانی ئیسماعیل هەنیەش لە سەرەتای دروستبوونی گرژەکانی غەزە ئێران لەگەڵ ئەم شەپۆلە هاتەوە هەڕەشە دەکات بەڵام هەندێک گورزی پێکەت لەلایەن هەواڵگیری ئیسرائیلیەوە لە قوڵایی ئێراندا بە هەمان شێوە لە سووریا و لە باڵێۆزخانەکەی هەندێک وەڵامی دایەوە بینیمان بەڕاستی وەڵامی ئێران چۆن بوو نەیتوانی ئەو هێرشانە یەک کەسیش بکوژێت لە ئیسرائیلدا. ئێستا کە باسی ئەو دوا هەڕەشەیان دەکەن بەوەی کە ئێمە مافی وەڵامدانەمان هەیە بەهۆی کوشتنی ئیسماعیل هەنیە هیچ شتێکی لێک دەرنەکەوتووە تەنیا قسەیە و دووبارە دەکرێتەوە هەمیشە دەڵێن ئێمە تۆڵە دەکەینەوە بەڵام ئیسرائیل لە بەرامبەردا دەست لە سەر برینەکان دادەنێت و گورزی توندیان لێ دەدات. نەسڕۆڵاش هەر ئەوە دەبێژێ کە ئێمە لە کات و شوێنی گونجاو وەڵام دەدەینەوە ئەوە ماوەتەوە کە ئیسرائیل ئێران پەلکێشی شەڕەکە دەکات یاخود نا ڕێکەوتنێکی نێودەوڵەتی ئەمریکی خۆراوایی هەیە بۆ ئەوەی کە ململانەکان فراوان نەبێت بەڵام چەند ئاماژەیەکی نێودەوڵەتی هەن ئەومان پێ دەڵێت کە ناتانیاهۆ دەیەوێت ئێران بێتە نێو ململانێکە بۆی ئێران بەو کارەی تەمبێ بکات و ئەو هەڕەشەی میلیشیانە لە ناوچەکە نەهێڵێت و بتوانێت دەستی میلیشیەکانیش لە ناوچەکە ئەمە لەبارەی ئیسرائیل و ئێرانەوە بەڵام خۆتان دەزانن کە ئەمریکا لە سەروی هەموو ئەوانەوەی ئایا بەڕاستی ئێستا ئەمریکا ناتوانێت ڕۆڵی یەکلاکەرەوە بگێڕێت لە نێو ململانەکاندا؟ شتێکی ڕوونەکە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پشتیوان و سەرخەری ئیسرائیلە و هەڵوێستی پشتیوانی خۆشی بۆ ئیسرائیل هەمیشە دووپات دەکاتەوە و جەخت لەو شتە دەکاتەوە. ئەمریکا ناوێت پرسەکە لەوە فراوانتر ببێت چونکە وەکو دەزانن ئەمریکا لە بەردەم هەڵبژاردندا ئێستا ئامادەکاری بە ئەو کارە دەکرێت چەند دۆسیەکی دیکەش هەن کە بۆ نمونە ئەوەی پێیوەستە بە ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێران چونکە ئەو پرۆسەی ئێستا ئەمریکا تێیدا دەیەوێت کە بە ئیدارەی بایدن نەکەوێتە حاڵەتی پەرەسەندنی زیاتر وەمەرنی ڕێکەوتنەکان بەڵام هەڕەشەکانی قوارەی ئیسرائیل ڕوون و ئاشکرا ئیسرائیل دەیەوێت مەترسی ئەمانە دوور بخاتەوە کە ئێران کاریان پێ دەکات و ئەو ڕوبەڕووبوونەوەیش خۆی نایکا بۆ ئێستا دەیەوێت خۆی ئەو کارە بکات چونکە ئەو هێرشەی کە ئێران گوتی لە وەڵامی هێرشی سەر باڵۆزخانەکە دەیکەن تا ئێستا هیچی نەکرد. زۆر سپاس دەکەم دکتۆر ڕائەت هاشم شرۆڤەکاری سیاسی لە عەمان میوانی ئەمە بووی. دەستخۆش.